دەکەم لە خزمەتی بینەران و بیسەرانە ئەزیزمانە دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر خۆشەویست میوانی بەرنامەکەمانن. خانمی هێلیا شەرەعەتی و گەشینگیان پارسی. بەخێرهاتن یەخوا سەر و سەر چاومان. بەخێرهاتن. هێلیا گیان لە تۆ دەست پێ یەکەم تەمەنت چەندێکە و لە دایک بووی کوێی؟ بەناوخوا من هێلیا شەرەعەتیم 16 ساڵمە لە شاری سنە هەمە خزمەتە. بەخێراتی بە قوربان. گەشینگیان تەمەنت چەندێکە و لە دایک بووی کوێی؟ بەناوخوا گەشین پارسی 19 ساڵمەوە لە شاری سنە. بەخێراتن بە قوربان. گەشین تۆ موزیسیێنی ئەم هەستە گەرەکمە بگەمە بۆ سەرەتا سەردەمی مناڵی ئەم هەستە چۆن لە دڵتا هەڵقڵی هەستە بە هونەر و جوانی و موسیقی؟ وڵا سازێک کە ئینتخابم کردکە ساز ئوودە و سایشی مثلا بەناو تەلەڤیزیۆن نەوازەندەگەل ئودم ئەدی ساز لێ ئان سایفرە خۆش بوو پێم و ئەوە بوو کە ئینتخابم ساز ئود. چەند ساڵ لەمەوبەر؟ ساڵمەوە هەفت حدود 2 ساڵ و نیمە. حدود 2 ساڵ و نیمە. بنەماڵەت چۆن هاتن بەرەو پیری؟ پیان خۆش بوو مخالف بوون چۆن؟ من باوکم فرە عەلاقەی هەست بە موسیقی و ئەویش هەم دایکم هەم باوکم مۆشەوەقم بوون بۆ ئەم کارە. گەشینگیان بۆچی تۆ ئودو هەڵبژارد؟ سازێکە کامۆڵ سازێکە جەهانی و سایفرە خۆش بوو پێم. ئەوت پێ خۆش بوو چۆن لە تلویزیۆن و دیری یا قەت ئەوەیە کە بیست چۆن هەڵبژارد؟ ئەرە لە تەلەڤیزیۆنەوە بوون ئاشناشتەکە نەوازەندێ ئود بوون. پێت خۆش بوو هەڵبژارد هەر خۆش بیەخوا. هێلیا گیان تۆ لە سەردەمی مناڵی و خەریکە کارەکەی چۆن ئودو هەڵبژارد چۆن ئەم هەستی بە موسیقیە دەستی پێ کرد؟ ئەوەی کە چۆن ئودم انتخاب کرد خۆب منیش هەروە گەشین مدت لەو دۆرە کە ڤیۆلۆنم کارە کرد سای ئودم ئەژنەف واقعان پێم خۆشایەن بوو کە لە کنار ڤیۆلۆنەکەیژمە ئودیش ئەدامە بم وە تۆ ڤیۆلۆنە کارە کرد پێشتر لە ئود؟ دەڵێ. ئەو وەختی تەمەنت چەندێ بوو؟ 12 ساڵم بوو. بعد ئیتر تەسمیم گرت کە ئودیش بە تۆرە حرفەیی ئەدامە بم و ئایسە حدود 1 ساڵەکە نیشوت هەر خۆش بیەخوا. چۆن بنەماڵەکەت هاتن بەرەو پیری دوتیان چی پیان خۆش بوو؟ ئەوان زۆر پێیان خۆش بوو واقعان حەزیان کرد کە من ئود کارکەم لە کنار ڤیۆلۆنەکەیژمەوە و شاید بیشتریش حەزکەن کە من ئودەکەم ئەدامە بم تا لە کنار ڤیۆلۆنەکەمە. دایک و باوکت دەنگی ئودەکەیان پێ خۆشترە؟ هەتکی پێ خۆشترەوە لێ بیشتر ئودەکە زۆرتر ئودەکە. ئێوە بن ئەو مەزرانتان نەبووە خواشکور 100,000 مرتبە خواشکور کە ئێوە ئەو مەزرانتان نەبووە کە بنەماڵەکان پیان ناخۆش بێ بە زۆر موسیقی هەڵبژێرن حەمایەتیان لێکردن و ئەگەر لێت پرسم هێلیاگیان گەورەترین پشتیبانی ژیانێکێ بووە کێمان پێیەژی کەسێکە زۆر پاڵ پشتی کردی؟ خانەوادە لە کنار مەسەڵان کە وەختێکە موسیقیمان شروع کرد منێکی خۆ موسیقیم شروع کرد وەختێ مەسان ئەگەیمە قسمەت سەخت کارەکە هەمیشە خانەوادەم پشتوانم بووم ئەنگیزیاندا پێم و نیان هیچ دەست لە کارەکەم کێشم و هەمیشە مەمنون و حمایەت خانەوادەمەوە. شکر بۆ خوا. تۆ کێ پاڵ پشتت بوو؟ منیش خانەوادەم بوون مۆشەوەقم بوون کە بۆ ئەم موسیقیە وەختێکی شروع ئەم کرد ئۆستادەکانمان فرە خاست من ئۆستادەکەمیانێ چۆن یەکدان ئۆستاد بکە و فرە ڕاهنماییەکان فرە کۆمەکەکان دڵسۆزانە. زۆر باشە هەر بژین. ئەگەر بگەڕنەوە بۆ سەردەمی مناڵی دووبارە هەرم سازە هەڵە بژێری تۆ؟ قەتعاً. ئەگەر پێت بێژن کە ناتوانانی کە موسیقی دامە بێکی کەسە حەقی نیە ها مەسەلەن ئەگەر نەزەریەکدا چی دامایی؟ معماری چۆن ڕۆشتم معماری بووکە لە هۆنەرستان و واقعاً فرە عەلاقەم پێ بووکە. ئەو شەر هۆنەرێتی ئەچێتە ژێر شاخۆی و ئەتوانێ. تۆ چی ئەگەر بگەڕی تۆ کە هەر موسیقی هەڵە بژێری؟ ئەرێ وەڵا ئەگەر بەرم بگرن وەرزشم انتخاب کرد قەتعاً. هەست بە وەرزشەکەی. جامعە بە عنوانی کەسێکی موزیسیەن خانمێکی ڕێک و پێک کچێکی جوانی موزیسیەن زیاتر مشەوقە بۆ تۆ یەکم مانع بۆت؟ وەڵا بیشتر مانعن چونکە جامعای ئێمە جۆرێکە گەگە کەسێک پیشرفتگا پێ ناخۆشە مەسەڵەن کە حەزەکەن کە تویش لە سەتح ئەوانە بیت مەخسوسەن بۆ ژنەکان کە لە هیچ بۆدێک مەخسوسەن بۆ موسیقی لە لەحازێ مادی و معنەوی چۆخ ساپۆرت ناوەن. بەداخۆ تۆ چۆن بیرەکەی تۆ ئایا جامعە بە عنوانی موزیسیەنێک هەندەرە بۆ یا مانع؟ منیش دقیقا نظر هێلیام هەست
مانع بنیام ئەوان بەخاترەوە کە مەساڵان ئەگەر کەسێگەرێکی بێ کۆنسرتێدا بنێ فرە بە سەختی مۆجەوێزیان پێیان بۆ کۆنسرتەوە گەریش مۆجەوێزیانە پێبن فقط مەسڵان هاوجنس خۆیان ئەتانن لەو کۆنسرتە شرکەت بکەن و فرە مۆزەڵاتی تر هەستکە مانە ئەبۆتان زۆرتر لەبارەی کارەکان تۆ قسەمان بۆ بکە ئایسا مەشغوڵ بەچی لە عینی حازرا ئایسا فقط ساز ئەوت خەریکم کارەکەم تۆ چی هەلیەگیان وەڵام من لە حاڵی حازر هەم وتکارەکەم هەم ڤیۆلۆن و بیشتر حەزەکەم کە عودەکەم بە سوێتی تەخەسوسی تر ئەدامە بم ئیشەڵڵا ئایندەی موسیقی خۆت چۆنە بینی زۆر باش ڕوونەی بینی ئەرەوەڵا تۆ چۆنەی بینی من ئومیدوارم کە موزیسیانە خاص بین هەم من هەم هێلیا ڕفێقن بەیەکۆ ئێوە زۆر باشە سەبارەت بە گروپێکە لە ناویان قسەمان بۆ بکەن من ئایسا نازانم کە ئۆجوچی گروپێکن لەگەڵ کێ کارەکەن ئوستاتان کێیە سەرەتا لە تۆ هەلیەگیان خب من ئەو ئەوەگەلەکە ڤیۆلۆنم شڕۆ کرد لە لای ئاغای مبارەکی کە هەر ئایسە واقعاً تەشەکرم ئەەکەم لیان بابە زەحمەتەکانیان و من مدەتێ ناو گروهێ ئۆرکێستێر فەرهەنگی کودەکان و نۆجەوانان بۆ بیمارانی MSC بۆ مناڵگەل سەرەتانی ئیجرامان بوو بعد حدود 1 ساڵیش کە ناو فیلارمۆنیکە ئۆستان کورسانە بووم بە ڕەهبەری ئاغای ئەحمەدی کەیتر بەخاتر کۆرۆنا متەسفانە نەمانتانیگە فعلەن ئەو جۆرەکە قەبلەن فعالیتمان بوو فعالیتمان بێت بەداخۆ ئێوە لەگەڵ کێ کارەکەن من ئاغای قۆبادی ئاغای بەهمان قۆبادی نوازەندەی ئوت کارگەلێکیش من لە ئۆرکێسترا یا شتێکە نۆکەم و فرەتر کارگەلێک گروهیە کە لە ئاموزشگا ئەنجامی ئاین و فرێش مفیدە و کۆمەکمانی کردە بە کۆمەک ئاغای قۆبادی زۆر باشە سلااو ڕێز بە ئاغای قوبادی کە چەندین جارە لە بەرنامەکەمانە باسییانەکرێ زیکرە خێریانەکرێ سەبارەت بە فستیواڵ یا جەژنوارە هایەکە چوی قسەمان بۆ بکە جەژنوارە چوی هەلێگیان تایسە خۆب بۆ جەژنوارەی فەجر چوین لە تاران نان هەر لە خۆی ئۆستان کورسانە جەژنوارەی فەجر بەرگوزار بوو لە تەرەف ئۆرکێستەر فیلارمۆنیکۆ چوین کۆنسرتمان بوو بعد من خۆیشم 1-2 مۆرە تەکنەوازیم بووگە بعد ناو مسابقاتی فەرهەنگی هۆنەری دانش ئاموزیش بۆ ڤیۆلۆنەکەم شرکەتم کرد خۆشبەختانە ڕۆتبەی ئەوەڵم ئاورد ماشەڵڵا خۆش بمەمنە سلامەتبی ئیتر فعلەن کە کۆرۆناس بوو هەر خۆش بن یەخوا سەرەتا لە ئەوڵی بەرنمەکەمان و دوولانە قەتعی خۆشتان پێشکەشی بینەرانمان کرد سەبارەت بۆ قسەمان بۆ بکەن چ قەتعی بوو هیکێ بوو خۆب ئەو قەتەگەلە تەرکیبێ لە موسیقی کلاسیکی شەرق و موسیقی کوردی بوو و موسیقی شەرقیش شامل چەندین فۆرم ئینسترومنتاڵەوەی وەک مەسەڵەن لونگا و سەماعی و بۆ شرف کە مەسەڵەن لونگا لە زەمان قەدیما بۆ مردمگەل فەقیر ئەجراوە وەلێ سەماعی بۆ شرف بۆ لە دۆران عوسمانی بۆ پادەشاگەل ئەجراوە ئەم قەتیجە کە ئێمە دامان لێ دانێکی جۆرج میشێل بوو و تەک مێلۆدیەکەی مامۆستا حەسەن زیرەک تەرکیبمان کرد زۆر باشە سپاس بۆ ئێوەی خۆشەویست درود و سلاوی خوا بۆ ڕۆحی پاکی مامۆستا حەسەن زیرەک مامۆستای خۆشەویست زۆر سپاس کە یادیتان گرامی کرد و قەتەی ئەوانتان هەڵبژات من ئەگەر لێتان بپرسم کە سەختترین تەجروبەی ئیجراییتان چی بوو چیم پێژن سەرەتا لە تۆ هەلیەگیان خب سەختین تەجروبەی ئیجرایی من تقریبەن ساڵی پێش بوو کە من تەکنەوازیم بوو لە بەرچاو هەزاران نەفەر ئەجرام کرد و قەتەکەیش فرە توولانی بوو کەمێکیش خڕام کرد و لێتانیم کە خاص جەمی کەمەوە و بە دروستی ئەجرای بکەم شکر بۆ خوا سەختترین تەجروبەی تۆ ئەتوانێت کە لە بواری موسیقیۆنە بێ ژیانت بێ یا هەر شتێ سەختترین تەجروبەی من مۆسابقەیەک بوو لە ڕۆشتەی مێعماری مۆسابقەی هۆنەرهای تەجەسۆمی بوو فرە کاریگەرێک بوو وە فرە سەخت بوو لە ئەرز 1 مانگە مەشەی ئەو کارمانە ئەنجام بدەی واقعان وەختیش کەم بوو کە خۆشبەختانە ئەنجامدا و ڕۆتبەی دووم کەشوەری ماوە ئەفەرین بژی هیوایدارم کە بەردەوام بی لە کارهای هۆنەری تا چه ئیتفاقێکە و بۆ تۆ توانیوان ببەجێ و ئیتفاقە عەجیب و غەریبە چی بوو لە ژیانی تۆیە کە تۆ زانیت بۆ موسیقی دروستکرایی ناگەهانی بوو ئەسڵان ئەتفاقێک شتێک نەوە لە پڕا هەستەکە
تۆ چۆن هەلیەگیان ئەو ئیتفاقە چی بوو کە تۆی هاندا ڕشتەکەت ئیدامە بێ؟ ڕشتەی بۆ ڤیۆلۆنەکە یاودەکە فەرق ناکە موسیقی خۆ من لە هەر مناڵیەوە ئەسان قەسم نۆکە موسیقی شرۆ بکەم بعد بە حمایەت و پشتەوانەی دایک و باوکم مەخسووسەن دایکم بە سازی بێڵ شڕام کرد ئیتر خۆیشم کەمکان عەلاقەمەند بووم کە هەر موسیقیەکەم ئەدامە بە. زۆر ئاستا. تۆ لە هونەرستان چیت خوێندە هێلیا؟ ڕشتەی موسیقی موسیقیە خوێنی لەکەم هونەرستان؟ هونەرستان هونەرهای زیبە. هونەرهای زیبە لە سنا سەبارەت بەوێ و شەرایەتی ئەوێ قسەمان بۆ بکە چۆنا و چۆنە مەسەن ئەگەر دانێ لە بنەماڵەکان پیان خۆش بێ مناڵەکەیان بنێرن بۆ ئەوێ چ ئیتلاعاتێک تێ پیان بێ؟ خۆب ئەم هونەرستانە حدود 3-4 ساڵە دروستکردیاگە و ئەشێ حتمما 2 ساز بێ یا مەسەڵەن سازێک و کلاسیک بێ سازێک و ئێرانی بێ یا هەتکی ئێرانی بێت مەسەڵەن خانەوادەکان ئەوەسەکە مشکڵێکی هەست مەسەڵەن هەزینەی سازەکە بە عوحدەی خۆدەی خانەوادەکان مەدرسە تەهیەی ناکات و وەختە خانەوادەکان ئەچنێنە ئەشێ حتمما سازی دومیش بۆ مناڵەکانیان انتخاب بکەن جیالۆکە سازەکە مناڵەکان خۆیان عەلاقەیان هەست. ینی بێت 2 ساز ئەوە فکرەکەی تو ئەمە ئەتوانێت معزەل دروستکە بۆ نەماڵەکان شاید ئەو کەسەکە ئەو دانش ئاموزەکە گەرەکی ئەو جۆرە وەختدانێ بۆ ساز ئەوڵەکەی نەتانێشێ بۆ هەتکی وەختا بنێەوە بە ساز دوومەکە کە انتخابی کردە عەلاقەیەکی نەوێت. زۆرەسا تەحمیلیە بێت جۆر هەیە نەخشی برا باوک هاوسەر لە ژیانی یەکدانە ژنە چۆنە بینی بە تایبەت لە جامای خۆمانە چی تەئسیرێکی حمایەتیە؟ واقعانەشی حمایەت و پشتوانەی خانەوادە وجودی بە چۆن ئەگەرنەوێ واقعان کەسە هیچ کەسە ناتانێ ئەو عەلاقەوە حسی ئەو شتەوە حەزی پێ کات بە شوێنیا بچێت و ئێدامەی بات و موافقیش هەرچەند پشتکار و تەلاش خۆت ئەو شەخصەسە کە موافقەوە لێ واقعان حمایەتیش ئەشێ بێت لە نازندی. هێلیا تۆ فکرەکەی تۆ وەزعیەتی ئایستەی موسیقی چۆنە؟ ئایا ڕوو بە ئوفول لە ڕوا خەریکە سەرەکەوێت چۆنا و چۆنە ئومیدواری پێی؟ بە نەزەر من خێر ڕوبەڕۆشت نییە ئەسڵان چۆنکە هیچ مێتۆد و ڕێپێرتوارە ئاموزشی دروستێ وجودی نییە واقعان ئەندیشەیەک دروستێ لەبارەی موسیقیەوە نییەوە ئەمە هەڵەگەڕێتەوە بە بێئاگاهی و متەسفانە بێسەوادی خۆدە جامعەکەی خۆمان و ئومیدوارم کە لە ئایندە ئەم شتە نادروسە تەغیر کات. پێشینگیان تۆ چۆن بیرەکەی تۆ؟ منیشتە قسەکەی هێلیا موافقم چۆن واقعا ئەم گشتە ئاموزشکا کە هەست لە ناو شارستنە نەتەنیا سنە هەرچێ شارە خروجیک دروست و حەسابیان نییە ئەو جۆرە کە ئەشێ هیچ کەسێ باسەواد نییە لە کاریا حرفەیی نییە. زۆر ئەسە ئەخوێنی تۆ سەبارەت بە موسیقی یا فقط تەمرینەکان ئەنجامەی؟ ئەخوێنی تۆ ئەخوێنی تۆ هێلیەگیان؟ ئەرە وەڵا هەم ئەخوێنینەوە هەم تەمرینەکەین. مەسەن بۆ تا مهمەکە مەسەن تاریخچە و ڕیشە و ئەمانەی بێت تۆ نوشتە مەسەن بزان کێوە ئەسڵەن ئەوانە هەم ئەشێ بیخۆین هەم واقعانیش لازمە بۆ پیشرەفتمان چۆن تر واقعان ئەندیشاتە ئینسان کە چە ڕێگەیەک بچێت مەسەڵەن چە ڕێگەیەک بزانێت دروسە هەر ئەو ڕێگە بچێت. بژین من بۆ بیرمە کردۆگەرکم بۆ پرسیارە مەترەحکەم کە چەندێک خانش لە موسیقیان مهمە ئایا ئەسەن مطالعە مهمە یا فقط کەسی بێژە نا من موسازەکەم و تەمرینەکانم؟ ناو قسە زۆرشت بەس ئەشێ لە کنار سازەکە کە چەندێ تەمرینەکە مطالعەیژی بێت چۆن هەستمان کە تەمرینەکە واقعان نازانێ خەریک چێت وەلی ئەو مطالعە کە ئەنجامی فقط سەرفەن نوتنەوازیەکات فقط وەلی ئەگەر مەسەڵەن کە مطالعە بێت لە کناریە و قەتەن ئەزانێ کە چە ڕێگەیەک دروسە و لە ئایندێش ئەتانێ مەسەڵەن تاریخ ساز بێت واقعان. فکرەکەی تۆ کە تەئسیری هەیە خانش؟ بەڵێ دەقیقاً چۆن ئەو سەوات تئۆریەکە ئەشێ بمان بێ ئەگەر نەوێ هەر لە کاریشمان زائیفەوین ئەو شتە کە ئەشێ بزان ئەو تئۆریەکە ئەزانینی ئەتانین دەبان ئەمەڵیەکەش و ئەنجامی بین و فرە کۆمەکمانەکە. هێلیای نازانین بۆچی بە سازە جوانە تۆزێ ڕۆحمان نازش ناکەین ئەگەر من بێژم کە قەتعەیەک پێشکەشی بینەرانمان کە تەکنەوازیەک بە قسەمەکەی چاوەکانت گەشت بێ زەحمەت سازەکەی هێلیامان بۆ بێن. سپاس بۆیەوە.
سپاسگیانی من سپاس بۆ تۆ من کە چێژم بر مطمئنم کە بینەرانی خۆشەویستیشمان هەروەک و من چێژیان بردا تکایە ئەو سازەمان لێ وەرگرن سپاس بۆیەوە هەیە سەبارەت بۆ قەتعی کایسە لێکدا بۆ بینەرانمان قسە بکە خۆب ئەم قەتع ناوی ئەستراخان کافە بوو هین علی جەناب ئەنوەر براهیم موزیسیەن بەرجەستەی تونسی و خۆیژی عودنەوازە و جۆز گەورەکان جەز و بلوزە بەڕاستی کە بەنێزی بوو سپاس من چێژم برد با بگەڕێنەوە سەر بەحسەکەی خۆمان تۆ ئەگەرگەرکت بە دەنگی سازەکە دەنگی ئودەکەتمان بۆ تەشبیهکەی بە وشەیەک یان شتێک تەشبیهەکەی بە چی؟ تەبعاتی سەرسۆز کە واقعا ئارامش بەخشە وەختە سازای لێ ئارامی هەر خۆش بیەخوا تۆ چی هێلیاییان چۆن بۆمان تەشبیهەکەی دەنگی سازەکەت ئێستا فەرق ناکە موسیقی کوردن ڤیۆلۆنەکەت بێ یان و ئودەکەت بێ واقعا بنیام ئەواتە دنیایەک تر واقعا ئارامش بەخشە فرە لەزەت بەخشە ئەسڵان دنیام جوانەکاتەوە هەر خۆش بنی ئەخوا من ئەگەر پرسیارێکتان لێکەم سەرتا لە تۆ دەست پێکەم لەشینگیان تۆ ئەم سازت بۆ ئارامش یا ئەرزای ڕۆحی خۆت هەڵبژارد یا ئەوەی کە ڕسالەتێک تێ بە عنوان هونەرمەندێک هەدەفێک تەیە لەم کارە واقعا هەم بەخاطر ئارامش عەلاقەم پێ بووکە و هەم تانم موزیسیەن گۆرەیەک بمەوە جۆرە کە ئەشێ بۆ جامعە بۆ کشوەرم تانم موزیسیەن بەرخاستێ بم موافق زۆر باشە هیوادارم کە باواتەکەت بگەی و متمانەم هەیە تۆ چی هێلیاییان منی شەردەقەخەنەوە گەشین ئەم هەم بۆیە کە واقعا حەزی پێکەم عەلاقەمەس پێ و ئیشەڵا لایەندە بتانم کە بۆ ئەترافیانم فەردێک مفید بووم بۆ جامعە بە جامعە خدمەتێ مفیدێکم کردوێ و سەرەفراز ئوستادەکەم چۆن فکرەکەی تۆ ئەتوانی خدمەتێکی مفیدکەی چی بکەیت مەسەڵەن تەک مردما بم سای مردما بم مەسەڵەن ئەوان مشکڵێکیان هەست من بتانەوە مشکڵە بە سەوت ئەجرای کەم یعنی موسیقیەکەت دەنگت بێ ئەنجا سۆخان بە ساز و ئاواز دەقیقاً فارسەکان مەسەلێکیان هەیەوە ئێژن کاتێک کە باسی موسیقی کرێ ئیتر هیچ وتێک نامێنێتەوە ئەوت لێ پرسم تۆ فکرەکەی تۆ فقط ئستعداد کافیە بۆ ئەم ڕشتە یعنی کەسێک بێژە من ئستعدادم هەیەتر بەسمە ئەمە ئەتوان وارد ئەرسەی موسیقی بوون ناقەتەن ئستعداد تەأسیری هەست وەڵێ ئەو کارە ئەو زەحمەتە کە ئەشێ بیکێشی تەمرین وەختێک کە ئەشێ دابنی بۆی 100% تەأسیری هەست وە فرە کۆمەکە کات تۆ خۆت ڕۆژی چەند ساعت تەمرینەکەی ڕۆژێ 4-5 ساعت تەمرینی بۆکەی خەستە نابی قەمگەکانی نایەتەوە تۆ چی هێلیاییان خب ئستعداد بە تەنهایی کافی نییە وەلی ئەشێ بێت لە کناریە ئەفکاری دروست و پشتگار و تەلاش و بەرنامەڕێزی ئەشێ بێت تەکیە شتێکە لە موسیقی ئازارتەیە چیە شتێکە بۆ هونەرجوەکانی موسیقی ناخۆشە لە حاڵی حازرا چییە وەکو مۆعەزەلێکی بینی ئەوان سەرفەن ئەمێق بینی ناکەن مەسەڵەن وازان کە سەرفەن ساز بەیلێ ئیتر لە ئایندە ئەزدواجێ موافقێک هەست واقعاً ئیتر هەرەوە کافیت ناچیدە بەشۆن خۆدێ هۆنەرەکە بەخاطرکە فرێکی هانە شۆن مۆقعیەتانی نەشۆنەوەکە بشنەشۆن خۆدێ هۆنەرەکە تۆ فکرێکی تۆ زۆر کەس بۆ شتهای ترواردی هۆنەرە بن تۆشوابیرەکەیتە ئەی تۆ ئەگەر لە جامعە یا مۆعەزەلێت پەیاکەی بۆ هونەرجوەکان چییە وەختە بە دوورە ڕوانی چی مۆعەزەلێک هەیە کە لە باری فکری و هونەرجوو ئازێتکە هونەرجووی موسیقی لە دەرۆ جامعە خۆب یەکێکی ئەوەسە کە واقعاً سێک لە خانوادەگەن فکەنەوە کە ئەگەر مناڵەکان مەسەڵەن کەنیشکە ئەگەر موسیقی کارکات ئایندەی خاسێکی نییە ناتانێت شغڵێ پۆردەرامەدێکی بێت بۆ خۆیەوە دەستی لە گیفانیا بێت یەکی تیژی ئەوەسە کە واقعاً ئینسترومنتال یا ساز واقعاً گرانە ئەلەم دۆلارە بعد فرێک لە مەسەڵەن ئەزیەت و ئازارگەل خیابانیش کە مەسەڵەن سازەکە گەینە دەستمانەوە مەخسوسەن ئێمە کەنیشکەل واقعاً عزيت أمين إيجاد مثلا مزاحمات مثلا ما طلق خان سازقة بدستان مسخرة سازقة كان مسخرة خودي تعرفها كان چ جوابێک بۆ ئەو کەسانی کە دووچاری فەقی فەرهەنگین و هێشتا لە قەرنی 21 سەوادی ویان نییە کەمە ئالەتی موسیقی وا بێ احترامی بۆ دابنن واقعاً ئەشێ
زەمان بگذەرێت ئیتر خۆیان دەرکێکەن چۆن واقعان ئایسە تەرەف هەرچێکی چەندێکیش بێژێ چۆن ئەو تەرزەفکەی هەرەوەسە تا 100 ساڵیش دروست ناوێت بەس گۆزەری زەمان هەشتا مشخصە. زۆر ڕاستە لەگەڵ تامافقم. تۆ چۆن بیرەکەیتەوە گەشتنی خۆشەویست مەعزەلی هونەرجوانی موسیقی چییە بینی؟ منیش دقیقاً هەر ئەم مشکڵاتە هەبینم فێقدان فەرهەنگی هەروە تەمەسخۆر و ئازارەکە بە کەلام و ناو جامعە ئەیژنەفی ئەو واقعاً مەعزەلێکە تەمەسخۆر مەسخەراکەن ئەگەر کە سازەکەت مەسەن پێ بچی بۆ کلار ئەرێ ئەسان ژنەوە مەلاقە چەس پێشاتە هەر کۆڵەن قسەگەری عالەم ئەم قسە جانسێویانە واقعاً ئەوە مەعزەلێکە و نیشانەی سات فەرهەنگ خوار مردمە بەداخۆ. لەم ماوەی کە کارتان کردە هێلیا لە تۆ پرسم خاتری خۆش تەیە کە بۆمان گێڕیتەوە لە بواری موسیقاییەوە؟ خاترێ خۆش من ئەوە بوو کە مەسەڵەن ڕۆژێک تەک مناڵەکانە گەشینیش بوو هەروە دانیشتین مەسەڵەن گروهنەوازیمان بوو قەتێکمان ئەجرا کرد بە سازەعود بعد نیامانە پۆست بعد فرەک خۆش بوو لە کنایەکە زەرمانە کرد کۆڵی شۆخی کۆڵی کەنین کۆڵی سووتی لە بینی ژاخراومانە کرد بعد ئیتر وەختێکە نیامانە پۆست زەبتمان کرد ئەجراکەمان فرەخاست بوو من یەکی واقعان خۆم ڕازی بووم لێ بعد ئیتر موزیسیەنگەل گەورەیەکیش مەسەڵەن خۆدەی سازەندەی سازەکەمان هات تەشەکوری کرد لێمان خۆی ئەجاکەی خۆمانی نییە چی لەوە خۆشتر فرە خۆش بوو واقعان ئومیدوارم کە لە ئایندە هەر ئالەم جۆر خاترەگەلە هیوادارم و مطمئنم کە ژیانتان پڕە بەلەو خاترە خۆشانە. تۆ شتێکی دێ بۆمان گێڕیتەوە گەشتینگیان؟ ئەجراگەلە گروهی تەمرین گروهیەکانی کە بێکۆ هەسمان واقعاً فرە خۆشایەندە و پڕێ لە نکاتی ئاموزەندە کە فێریەوین و ئەوە واقعاً بۆ من فرە خۆشایەندە. شتای بۆ ورودی یەک دانە کێچ بە ئەرسەی موسیقی نیازە مەسەن تۆ گەگەرەک بێ بۆ بینەرانمان بێژی لازمەکەی چییە؟ علاقەت ئەشێ بێت و پشتکار و ئێرادت بێ متاسفانە بە خاتر کرانی ئەشێت بتانی توانایی ماڵیت بێ کە بتانی سازتە هەیە بکەی و حمایەت خانەوادەیش بێت. فکرەکەی تۆ چ تاسیرێکی خۆب ئێوە خانەوادەهایەتی زۆر حامیتان بۆ پاڵپشتیان لێکردن تا ئاخری عومریش پاڵپشتیتان لێکەن وەلی خۆ سریک لە بنە ماڵەکانەیە کە حمایەت ناکەن فکرەکەی تۆم حمایەتی خانەوادە چەنە تەئسیری هەیە؟ واقعاً بە نەزەری من حمایەتی خانەوادە زۆر لازمە یانێ ئەگەر حمایەتی خانەوادە نەوێت شاید ئەو فەردە بەجێگەی مەسەڵەن 5 ساڵتر بەجێگەی و مەسەڵەن 10 ساڵتر شایدیش ئەسڵەن نەتانێت کە موافق بێت. تۆ موافقی لەگەڵ منیش موافقم تێکی هەم لە بۆدێ مادی و هەم لە بۆدێ معنەویەوە. نەوازەندەی مۆرد عەلاقەت کێیە؟ نەسیر شەما ئەنوەر براهیم کۆڵان موزیسیەنگەل بەرجستێ عود زۆر باشە. تۆ چی هەلیەیگیان؟ منیش دەقیقاً تەک هەرواتە گەشینە نوازەندەگەل بەرجستێ عود ئەنوەر براهیم نەسیر شەما بعد یۆرداڵ تۆکچان گشتیان لە بۆدێ ڤیۆلۆنیژە و ماکسیم ڤەنگروف یاشا هایتفێس سوفی مۆتێر و کۆلەن هەرچێ موزیسیان بەرجستە موزیسیەنگەل مۆرد عەلاقەی من. زۆر خاسە. عەلاقەت بە موسیقی کوردیش هەیە؟ زۆر. گۆرانی بێژی مۆرد عەلاقەت کێیە؟ گۆرانیەکەی ناسەر ڕۆزازی گۆڵۆنچە. منیش مامۆستا حەسەن زیرەک ئاهەنگ گەوهەرێ. ئاهەنگەوهەرێ بەڕاستی منیش حەز بەواکەم. چەندێک تۆ فکرەکەی تۆ گۆرانی کوردی ئەسەن موسیقی کوردی جوغرافیاکێتیا لە دایک بووی لە کوردستانە تەئسیری لەسەر سازەکەت و دەنگی سازەکەت هەیە؟ واقعاً چونکە ڕەبتیس بە حوزەی فەرهەنگی خۆمانەوە واقعاً بنیام ئەگەر بچێتە بەو سەمتەکە موسیقی کوردی کارگا چۆنیتر تاریخیە جوغرافیایە زوان دایکیە واقعاً ئەتانێ لەو بۆعدۆ موافق بێت مەخسووسەن بە ئودیش کە کامڵترین و واقعاً سازێکە کامڵ بۆ موسیقی کوردی بنیێمیش مەسەڵەن ئەیالی واقعاً دزەتی لێوات. بەڕاستی تێوایە. تۆ چۆن بیرەکەی تۆ گەشتنی خۆشەویست؟ منیش دەقیقاً کێلیا سازێکە کامڵ و جەهانی وەختێ موسیقی نەتەنیا کوردی هەر موسیقی شەرقی هەرچێ ئایلێ واقعاً
خۆشە بە گوێچکێ بنیە. گەشنگیان چۆن ئەڕوانی بە داهاتوت لە ئایندەیە ئایندەت ڕوونە لە بەرچاوتە لە بواری موسیقی و ئەمیدوارم کەوا بێ واقعاً چونکە علاقەم هەست پێ ئەحساسەکەم واسە. چۆن خۆت تەسەورەکەی باسی ئەومان بۆ بکە لە 10 ساڵی ئایندەیە؟ نازانم موزیسیێنێ توانایکم تیا دەربێت. قەتعەن وا بەیانی من متمانەم هەیە تۆ چۆن بیرەکەی تۆ هێلیای خۆشەویستی؟ خب من ئەحساسەکەم کە مەسڵەن هەمەبان سنێک و تۆ موزیسیێنە بەرجستەکان دانیشتن تاشامەکەن بعد وەقتی ئەجراکەم گشتیان هەڵسنتە شەخۆکەن. قەتعەن وا بێ چ قسەیەک هەیە بۆ کەسانێکە تازە گەرەکیانە واردی ئەرسەی موسیقی بن فکر کە بینەرانمان ئایسە دانیشتن ئاوات لە دڵی موسیقی تۆ چ پێشنیارێک هەیە بۆیان؟ ئەگەر واقعاً حەزی پێکەن واقعاً بشنە شۆنی دۆمباڵی بکەن ئەو مانەگەلە مهم نوێ بۆیان کە مەسان ئێژن پێیان کوچکە خەنە بەرپایان ئەسڵ بۆیان مهم نەوێت و هەمیشەیش بشنە شۆن ئەلای خۆیانەوە ئومیدوارم کە موفق بن. زەرسپاس بۆ قسە جوانەکانت بۆ تایسە مشەوەقی کەسێک بی لە زەمینەی موسیقی؟ زۆر مەخسوسەن بۆ خۆم و ئاشنایانی خۆمان مەسەڵەن قبلەوە کە من موسیقی شڕۆکەم ئەوان دیدێ خۆشایەندێکیانەوە نسبەت بە موسیقی فکریانە کردەوە کە مەسەڵەن شتێک خاص نییە ئەسڵەن ئایندەی زۆر جالبێکی نییە. ئیتر هەر من شڕام کرد و کەمێ شکر بۆخوا پیشرەفتم کرد و من موفق بووم لە زەمینەگەلێکەوە ئیتر ئەوانی شورە حەزیان کرد کە مناڵەکانیان موسیقی شڕۆکەن هەتا فرێکیان بە من ئەوت کە مناڵەکەمان تێرین بۆ لات مەسەڵەن سازە و دیا ڤیۆلۆنکارەکەی ئاموزشیان پێ بە حتا مەسەڵەن هاوسن ساڵگەلێک مەسەڵەن نزیک 40 ساڵیان مەسەڵەن چەندێک لە خۆم گۆرەتن هەتاوانی شاتکن بۆ لامەتیگیان ئەو سازەیە کارەکەی ئاموزشی هەزەکەی کە لە ئایندە فێری موسیقیت بێت تەدریسی بکەیت؟ زۆر حەزەکەم تاوەجێکەکە بتانم بۆ هەنەرجەکانم دڵسۆزم و ئەمیدوارم کە ئایندە یەک لە یەک باشتریان بێت. هیوادارم و مطمئنم. تۆ چۆن بیرەکەی تۆ گیانی من بچنە شۆن ئەلایەق خۆیان ئەو شتێکە حەزی پێەکەن یەئس و ناوەمیدی هەمیشە هەست خۆشیگەرێک هەست ئۆمیدواری هەست سایکەنەوە ناوەمیدیگە لە زەربەیان پێوارد نەکات بە پشتکار و تەلاش و ئەدامە بن و ئیشەڵا کە موفق بن. تۆ بۆ تایسە مشەوەقی کەسێک بی لە بواری موسیقی؟ بەڵێ لەو زەمانەکەم ئاسا ئەم 2 ساڵەکە شڕۆم کردگە بە موسیقی بووکن ڕەفێقەکانم کە عەلاقەیان پێ کردگە و ئەوانی شڕۆیان کردگە کار دەنگی سازەکەی تۆ ئەو نەخۆش بوو ئەوانیشی هەندارێ. دقیقاً. چه ئاواتێکت هەیە کە پێت خۆشە پێی بکەی گەورەترین ئاوات و ئارزوت چییە؟ گۆرەترین ئاوات و ئارزوم وەسەکە ئینشەڵا لە ئایندە بتانم موزیسیێنی گۆرێکم تیا دەربێت هەم لە بۆ دێودەکەم و هەم لە بۆ ڤیۆلۆنەکەمەوە بتانم بە مردم خەمەتکەم و مردم لەو کارەیە من ئێرایەم لەزەتی لێ بوون. زۆر سپاس بۆ ئارزووی پیرۆزت و مطمئنم کە پێگەی. گەورەترین ئاواتی تۆ چییە گەشنگیان؟ نوازندەیەک گۆرێک بم و هەمچنین بتانم ئاموزشگایەک موسیقی دابنم کە مردم بێنوە لەنە مفید بێت بۆیان وشت فێر بن تدریس بکەین. زۆر سپاس کە ئەمڕۆ هاتن بۆ بەرنامەکەمان ئەمڕۆمان خۆش بوو کە لەگەڵ ئێوە بووین. ئەگەر نەوتراوێکتان هەیە بۆ بینەرانمان نەتوانن بێژن هێلیای خۆشەویست لە تۆ دەست بێکین. خۆ من لەوڵۆ کەوتم حدود ساڵێکە ئوتکارەکەم بەلای ئاغای بەهمان قۆبادی و ئومیدوارم کە هەمیشە خۆش و سلامت بێت چۆن واقعاً ئالەم مدەتە کە لایەوە بووگەم پیشرەفتم چەندین بەرابەرەوە بووگە واقعاً دڵسۆزانە بۆمان کارەکات و زەحمەتە کێشێ و هەمچنین من لە چەندێک واقعاً لە حمایەتی خانەوادەم فرە مەمنونم ئیشەڵا کە ئەوانیش خۆش و سلامت هەر خۆش بن بۆ یەک. گەشتینی خۆشەویست ئەگەر نەوتراوێک هەیە بۆ بینەرانمان بێژی. تەشەکۆرەکەم لە دایک و باوکم چۆن واقعاً ئەگەر حمایەت ئەوان نەواتای من نەمەتانی وارد ئەم ڕشتە بم و همچنین ئاغای قۆبادی عەزیز کە دڵسۆزانە خەیکن کارمان بۆکەن و زەحمەتمان بۆ کێشێ. سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ هاتن و بەرنامەکەمانتان ڕازاوەتر کرد. هیوای بەردەوامی و لەش ساخیم بۆتان هەیە بەردەوامی لە هۆنەرە جوانەکەتان. سپاس بۆ ئێوە. بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان. سپاس کە بینەرمان بوون. بەرنامەکەمان گەیشت بە ئاخری خۆی بەڵام مهری بە ئێوە قەت تەواو نابێ. زۆر سپاس بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.